my name is Sidra. I'm a student from Bands Private School. I'm grade 7. Today we came hiking to this beautiful place and beautiful view. I love all my teachers and all the students. With my friends we came. We're having so much fun, and I hope we're gonna do more activities here and have more fun. ڕاستی ئەمە پێمان وایە پەروەردە و فێرکردن تەنیا لەناو پۆلەکان نییە و لەناو قوتابخانە نییە، پەروەردە و فێرکردن لە هەموو شوێنەکە لە هەموو کاتەکە. بەڕاستی لە سۆنگەی هەستکردنمان بە بسیارەت بەرامبەر قوتابیانی خۆشەویست، ئەمڕۆ ڕۆژی شەممە کە ڕۆژی پشووە، بەڵام بە پێویستمان زانی بە پێی ساڵنامەی خوێندن ئەو ڕۆژەمان دیاری کردێ لە بۆ گەشتی شاخڕەوی و شاخەوانی، بە پێویستمان زانی سیاکانی کوردستان، سروشتی کوردستان بە قوتابیان بناسێنین. سڵاتان لەبێ هاوڕان، ئەمڕۆ لە قوتابخانەی بان گەشتی شاخڕەویمان دەست پێ کردووە. ئێمەی مامۆستان پێمان وایە کە هەبوونی ژینگەیەکی پەروەردەی پرۆسەی پەروەردەیەکی تەندروست و جوان هەر ئەوە نییە لە چوارچەوەی پۆلێکی داخراوی وشک و برشک خۆی ببینێتەوە. وەکو تووتی شت بە تەلابەکانت ئەزبەر بکەیت. پێویستە پرۆسەی پەروەردە و فێرکردن لە چوارچێوەی و تێکەڵی بکەیت لەگەڵ هونەر، لەگەڵ وەرزش. زۆر خۆشە بۆ قوتابیان کە ئەوڕۆ هەستێکی زۆر خۆشیان هەبوو. ڕاستە هەست بە ماندووبوونێکی زۆر دەکەین، بەڵام کە هاتین ئەو جەوە جوانەمان دیت، ئەو کەشە جوانەمان دیت، زۆر دڵخۆش بووین. هەروەها وەرزشێکیشە، یەکێکە لە وەرزشە زۆر گرنگەکان. Today we did a little trip to the mountain of Khosrat, and we had a great time, and now we are there. مساء الخير، اسمي أفين بالصف التاسع. اليوم رحنا رحلة على الجبل. كان اليوم كتير حلو مع الإدارة، مع مستر جوران ومستر مين ومستر هالجورد. كان كتير اليوم حلو وممتع بالنسبة لنا والكل انبسط، وأتمنى إنه في رحلة جاي تكون أحلى، وشكرا. باخچە و قوتابخانەی بان ماڵێک بۆ پەروەردەی ژیان.